بەگنەخشی نامی خاوەن کارگەی دانی کوردی هەڵەبجە یەکەمین کارگەم لە شارەوە بۆ ماوەی 6 ساڵە بەبەرداوی ئیشمان کردو و پێویستی شارمان دابین کردو و بگرە بەرهەمیشمان بۆ دەروی شار ناردووە و سەرەتا بە پرۆژەیەکی بچووک سادە دەستمان پێکرد بەس ئەلحەمدولیلا ساڵ بە ساڵ برە بە پرۆژەکەمان ئەین و لەخوای گەورە بەزیابێ ساڵی پار بەشی شیرینیەکەمان بۆ زیاد کرد ئەم ساڵش بەشی خواردنمان بۆ زیاد کردووە و هەلی کاریشمان تا ئەم دقا بۆ 20 تا 24 کارمەندمان هەیە کە ڕۆژانە ئیشەکەن لە لای ئێمە و ڕۆژانێ و بژێوی ژیانیان لەو کارێ لای ئێمە بەردەست دەکەن. بەرهەمەکانی ئێمەش سەرەتا وەکو نانەکە نانی هەورامی نانی تیریمان هەیە نانی جۆمان هەیە کەلانەمان هەیە ناوساجیمان هەیە بەس کەلانە ناوساجی ئەمانە بە پێی پێویست دەیخەینە بازاڕ بە پێی داواکاری ڕقم تەلەفۆنمان هەیە و مەسنجەرمان هەیە و لە خزمەتی کڕیارەکان و دانیشتوانی شاران بەگشتی. بەرهەمی شیرینیەکەشمان کولیچەکانە بەعام چۆرەکە ئەویش سەیرێکی گونجاو و گرنگی و دڵنیایی جۆری بەرهەم مادەکانی کە پێی بەکاری ئەهێنین لەگەڵ ئەو کەلوپەلێکی خێنە بازاڕ بە دڵنیایی و هیچ کێشە و گرفتێکی نییە بۆ بەکاربەرەکانی. ئەم ساڵیش بۆ ساڵی حوتەم لە ساڵەتی دامەزراندنی کارگەمانە بڕیارماندا پشت بەخوای گەورە و داواکاری خەڵکی ئیشکەر کە حەزی لە ئیشە و هەلی بۆ ناڕەخسێ بڕیارماندا هەلێ بڕەخسێنین بۆ کۆمەڵی خوشکیتر بەویش کە خواردنی ئامادەکرا و کوبە کوفتە فەلافل بریانی یا پراخ ئەوەی کە حەزی لێ بکەن بە پێویستی ڕۆژانە ئێمە بۆیان ئامادەکەین گەر پێویستیشکە بۆ گەیاندن کاری گەیاندنەکەش ئەنجام بدەین. ئەمی خۆم بۆ ژنان ئازاد بن ئازادیەک کە بەواتای وشە کەسایەتی خۆیان لەدەست نەدەن بتوانن ئەو توانە کە خوا پێبەخشیون لە کاری باش و ڕەفتی باش و ئیشی جوانە بەکاری بێنن و کارەکانیان بەرهەمدار بێ بۆ داهاتویان و زۆر کات گرفتە بێ بربەستە بێ بەڵام تۆ معنەوی خۆت بپارێزی دڵنیا بە سەرکەوتوو ئەبی و دڵنیا بە هەنگاو ئەبڕی و ناومێدی و مەلەل ڕوو نەکات لە هیچ بارێکیانە بەس تۆ متمانەت بە خۆت هەبێ و هەنگاوی باش هەڵبێنە و کاری باش ئەنجام بە. من ناوم نەخشێن سەلام مەحموودە کارمەندم لە کارگەی نان و شیرینی هەڵەبجە لێرە خەریکی دروستکردنی شیرینیم بۆ ماوەی ساڵێکە لێرە شیرینی دروست دەکەم لە ساڵیادی دامەزرانی کارگەکەمان بەشێکی کەمان کردوتەوە لە کارگە ئەویش بۆ خواردن دروستکردنە ئەمڕۆ ساڵیادی دامەزرانی کارگەی و خواردنمان دروست کردووە بۆ نەخۆشخانەی ئەنەب لێرەوە داوام لە ژنان هەیە کە لە هیچ ئیشێک نەترسن ئەو کاری ئەتوانن بیکەن برێوی پێبن بۆ هەم بۆ بژێوی ژیانیان هەم بۆ ئەوەی خۆشیان بتوانن بێنە دەرەوە. Partager, proposer pour qu'elle chaque fois